جاري بينارن هجاوي سليمانية علي كريمي شيروفكاري سياسي ونيفيسكار و سليمانية بمرابة جار دجي هوالي ما روجناموان سينان جودي الاستوديو لقلمية هم بخير هاتن امي دسبيكي بري خوبدن سليمانية برز علي كريمي شفا وخوش به يعني داخويانيين مسرور برزاني سروك حكومة هرما باشور كردستان دوی دمه دما کو روشا کوچبران بویا روجاوا حمو دنیای راپورن کو جبر کوچبرا جی درد کevin جناوان درد کevin دبیجن ام جبر روشا گندلی روشا به آرامی روشا نازادی باشور کردستان کوچبر بونه مسرور برزانی وان همه خلق وکی سوجدار نشان داده ملت کار وان داخویانی برزانی دمکی و هاده چواب نرخینی گلو زۆر سپاس هەواڵجیان سڵاو بۆ خۆت بۆ میوان بۆ بینەری بەڕێز ڕاستە ئەوەی کە تۆ دەبێژی گەلێ ڕاستە و ئەمە کۆن نییە شتێکی تازە نییە ئەمە لە مێژە عادەت کردیە بە ئەو جوورە وتارانەی دەسەڵاتی کوردی بە تایبەت دەسەڵات لە هەولێر کە هەموو جارێ بۆ هەموو قەیرانێک بۆ هەموو کێشەیەکی گەورە کە خۆیان وایان کردو کە ئەو کێشانە دروست بن خۆیان بوون بە هۆکاری ئەو کێشانە ئەو قەیرانانە هەمیشە و دایم پەنا دەبەنە بەر چەواشەکردن پەنا دەبەنە بەر ئەوەی کە بەستەریەکی دابێنن تۆ دەبینی لە ماوەی ڕابردوودا تەنانەت نەبوونی مەعاش ینی کێشەی مەعاشی کۆمەڵانی خەڵک دەبێژێ پەکەکە هۆکارە کاتێک کە داگیرکەرانی کورد خاچی کوردستان بۆمباران دەکەن خاچی کوردستان ئەوە دەکەن فەوری دێن خەتای خۆیان دەخەنە لایەنێکی دیکەی سیاسی یا پارچەیەکی تری کوردستان ئەوانە عادەتیان گرتیە کە هەموو جارێ خەتاکانی خۆیان هەموو جارێ قەیرانەکانی خۆیان بەسەری خەڵک دابێنن ینی وەکوی کورد دەڵێ مەسەلی کورد دەڵێ دەستی چەوری خۆیان بەسەر خەڵکی دیکە دەسڕن و بەسەر خەڵکی دیکەی دادێنن ئەمە نەتازەیە ئەمە لە نێژە ئێمە عادەتمان گرتۆ بەو شێوە لێدوان و مبەڕیراتی کە دەسەڵاتی هەولێر بە تایبەت بەسەر دێنێ بۆەوەی کە قەناعەت بێنێ بە خەڵکە ئەوە بێت بەڵام دەبێت ئەوانەوەیان لەبیر بێ کە ئەمڕۆکانە ئیتر ئەوان ناتوان وەکو نەعامە سەری خۆ بخەنە ژێرەوە خەڵکی وابێ خەڵک پشتەوەیان نابینێ نا شتەکە زۆر ڕوونە خەڵک وریایە تەنانەت جەوامعی نێونەتەوەیی وڵاتانی دەرەوە دیپلۆماتکارانی دەرەوە و تەنانەت خەڵکێکی فەقیر و هەژاری جوتێر خەڵکیی پەنابەر ئەوانە باش دەزانێەوە ناس دەکا سیاسەتی ئەوانەکە ئەمە نەڕاستە ئەوان دەبێ وردە وردە بیر لەوە بکەنەوە کە دەست لەسەر پەنجە لەسەر کێشە واقعیەکان دابنێن و بزانن کە وڵات بەرەو گەندەڵی ڕۆیشتووە وڵات بەرەو ناعەدالەتی ڕۆیشتووە وڵات گەنجی کورد خورتی کورد لە هیچ خۆڕایی ناچێ ئەم ڕێگا دوور و درێژە هات و نەهاتە ببڕێت ئەمە دیارە لە شتێک بێزارە لە شتێک و ڕەزا کێشەی ئێمە نە تەنیا ئازادی یا کێشەی نان یا برسێتی بێ لە باشووری کوردستان بەڕێی من کێشەی خورتی کورد دەوانی کورد کێشەکەی ناعەدالەتیە ئەو ناعەدالەتێ ئەو میزانی زۆری جیاوازی بینی دوو تەبەقەی کوڕەمەسئول و کچە مەسئول و کاربەدەستی حکوومەت لەگەڵ خەڵکی فەقیر و هەژاری کۆمەلگا وای کردووە کە گەنجی کورد لاوی کورد دەڵێت چی دیکە داهاتووی من لە هەرێمی کوردستان سۆگەر نابێ داهاتووی کورد بۆ کوڕەمەسئولە بۆ کوڕە عایلەیە بۆ کوڕە دەسەڵاتە بۆ کوڕە بنەماڵەیە بۆ کچە بنەماڵەیە حەقیقەتێکە ئێمە ئەوانە بە ڕۆژانە لە بە چاوی خۆ لە باشووری کوردستان دەبینین کە جیاوازێکی یەکجار زۆر هەیە لەناو کوڕێکی فەقیر کچێکی فەقیر هەژار لەگەڵ کوڕە مەسئولێک لەگەڵ کچە مەسئولێک حەقیقەت ئەوەیە کە بەرووبوومی ئەو وڵاتە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو ڕاستیان پێگەیشت و ئەو ڕاستیان فام کردووەکە بەرووبوومی ئەم وڵاتە نەبووانە بەڵکو بۆ کوڕانی بنەماڵە و بۆ کچانی بنەماڵەیە و تۆژەگەبەی لە دوورەوە سیر بکەی ئەم پێم وابێ هەموو ئەجنەبیەک هەموو ڕۆژنامە نووسێکی دەرەوەی وڵاتیش کە دێتە ئێرە زۆر زوو تێدەگاکە جیاوازێکی زۆری تەبەقاتی چینایەتی تۆژێکی تەواو مۆڵتی میلیۆنێر لە بنەماڵەکان دروست بوون کە زۆریان جیاوازە لەگەڵ کوڕە فەقیر و هەژار تۆ سەیرۆ بکە کوڕە مەسئولێک بە نمرەیەکی کەم دەچێ بۆ زانکۆوە لە پزیشکی یا لە هەرە دروستە گەورەکاندا دەخوێنێ بەڵام فەقیرێک کوڕە فەقیرێک
کە زۆر باشیشینەوە دوونۆی هێناوە جێگاوی پڕکراوەتەوە بەچی پڕکراوەتەوە جێگاوی بە نائەدالەتی پڕکراوەتەوە دراوە بە کوڕەمەسوولێک سەمەسوولێکە زۆر زۆر لەوی خواردتر نمرەی هێناوە ئەمانەت بۆ داهاتوو دەبینن کە چارەنووسی وان لە داهاتووی وان لە هەرێمی کوردستان نییە بۆیە دەست دەدەنە هات و نەهات سەفەری هات و نەهات دەکەن هەرچی هەیەە دەیفرۆشن دەفتەرێک دلار 50 گەڵا پەیدا دەکەن 5,000 دلار 10,000 دلار پەیدا دەکەن و ڕوودا دیاری نادیار دەکەن ڕوودا چارەنووسی نادیار دەکەن و خۆیان دەدەنە بەر سەرما و خنکاندن و نیجە دەریا و دەڕۆن بۆی کە گەیشتوتە ئێرەیان دەزانن کە چارەنووسی وان نە لە هەرێمی کوردستانە حقیقەتەوەیە کە ئەوان باشە ئەمڕۆکانە لە باتیەوەی کە موبەڕیر بێننەوە کەوە پەکەکە هەیە بۆیە ئەوان سەفەر دەکەن ئەوە ینی پێکەنینە خەڵکی ئەزنەبی بەو موبەڕی بەو تەبیرە پێ دەکەنێ بەو هێنانەوەی موبەڕیرە ینی نەشتێکی ڕاستە ئەوە چی بەوەی داوە پەکەکە خەبات دەکا ئەوان گەنجی کورد چکار بەوە داوە کە دەڕاق گەنجی کورد لە چەمچەماڵ و لە کەرکووک و لە سلەیمانی و لە شارباژێر و شارە زۆر هەڵبێ دەسێتەوێ لە هەولێر دەڕا پەکەکە نە لەوەیە بۆیە دەبێ ئەوانە دەست هەڵگرن لەوەی کە چی دیکە دەستی چەوری خۆیان بەسەر هێزەکانی دیکە دابێنن بۆ بەڕیر بێننەوە نا ئەوان کەشفن دەبێت لێرەوە پێیان بڵێم کە ئێوە وەکو نەعامەت چی دیکە سەر لە بن بەفرمەنێن و پێتان وایە کەس ناتان بینێ دەستی ئێوە زۆر کەشفە دەستی ئێوە زۆر ناسراوە دەستی ئێوە هەموو عالەم ناز دەکا بە خورتی کورد لە بیلاڕوس و لە پۆڵەنیا و لە دەریای دیجا زۆر باش دەزانن کە بۆ دەڕۆن تۆش دەزانی بۆ دەڕۆن خەڵکی ئەزنەبیش و ڕۆژنامەنووسی ئەزنەبیش و دیپلۆماتکاری ئەزنەبیش دەزانێت کە ئەمن لە ناعەدالەتی دوو بنەماڵەی سەرەکی لە کوردستان کە دەسەڵاتیان هەموو گرتۆتە ژێر چۆکی خۆیان و بەتایبەت دەسەڵاتی بنەماڵەی بارزانی ئەوان بۆیە دەڕۆن کە چارەنووسی مناڵی وان زۆر پرشنگدارە زۆر ڕوونە بەڵام چارەنووسی مناڵی خەڵکی فەقیر و هەژار تاریکە نازانن چیان بەسەر دێت ئەوان تەنیا بۆەوە دانراون کە شەڕی داعش بوو کوڕە فەقیر بچێت بۆ خۆی بە کوشتن بدا بە شەهیدکردندا بۆەوە داهاتۆکە بڕات مەسەلەن بێکارەبایی بچێژێت لەبەر تاریکی دەرس بخێنێ سەعیبکە بەڵام ئەوەی کە کوڕە دەوڵەمەند و کوڕە مەسئولە ئەوان لەو پەڕیژیانی های ستانداردا دەژین و بۆ ددان کێشانێک دەگەنە ئوروپایە بۆ نازانم بۆ لابردنی خاڵێک ماڵێک لە دموچاویان دەگەنە نەمسا ئەمانە ئیتر کەشفن باشترە ئەوەیە کە ئەو دەسەڵاتە لە باتی وەی کە مرەتەب پرێس کۆنفرانس کا و دلیل بێنێتەوە موبەڕی بێنێتەوە و باشترە ئەو نوخبانەی کە دەسەڵاتی بە تایبەت پارتی دەیهێنێتە سەر تەلەڤیزۆنەکان و سەر ڕێکلام وردە بە خۆیان پستنەوە ئەو توێژە نوخبەیە کە بە خۆیان دەڵێن نوخبەی پارتی یان نوخبەی بنەماڵی بارزانی بە خۆیان دابێنەوە چی دیکە ئەوان خەڵک جۆ ناگرێ بۆ قسەیوان ئەوان دێنن مەسەن نیو سەعاتدا لە چارەجێکداکە ئەمێ جارێکەدن وەرم باوە کەریمی یعنی هەگەر مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتێ بنەرینێکی وها لە کۆچبەران بنەرە کۆچبەرێن کو نەها لە سینۆرە ئاسێمانە و ینی وان سوژدار نیشان بدە وێ چارەسەری چاوە وەرە خویاکردن وێ چاوە ئەف پرسکرێک وەرە چارەسەرکردن ئەو پرسە نایەتە چارەکردن مەگەر ئەوەی کە کوردستان ببێتە وڵاتی هەموو تاکێکی کورد مەبەستی من ئەوەیە کوردستان کاتێک ببێتە وڵات و نیشتیمانی کوڕە فەقیر کسە فەقیر کوڕە دەوڵەمەند کسە دەوڵەمەند هەموو توێژەکانی کۆمەلگا ئەو کات هەمومان سۆزێک بۆ نیشتیمان دێتەوە ئەمڕۆ سۆزێکی عاتفی خۆشەویستی بۆ نیشتیمان لە لای زۆربەی کۆمەڵانی خەڵک نییە تۆ دەبینی لە ئاخر هەڵبژاردننی عێراقدا کە کوردستانیش بەشداری کرد تا 20 خەڵک سوودەنگدا بە هەموو حیزبەکان ئەمە نیشانەی ئەوەیە کە خەڵک نەمحتەمە بە چارەنووسی خۆی چونکە لە مێژ ساڵە دەبینێ کە ئەم نیشتیمانە ئیوی نییە دەبێ خۆشەویستی بۆ نیشتیمان بەوە بگەڕێتەوە کە هەموو تاکێک قەس بەوە بکە کە وڵاتی ئەوە کە وڵات دواڕۆژی ئەوە ئەویش لە بەروبوومی وڵات دەخوا ئەمڕۆ کۆمەڵانی خەڵک لە بەروبوومی وڵات ناخۆن توێژێکی تایبەت ماستاوچی تۆژێکی تایبەت کە بەخۆیان دەڵێن نوخبەی پارتی لە دەوروبەری دەسەڵاتی
کوڕانی بارزانیدا کۆبوون و ئەوان مستەفیدن تۆ دەبینی نمونەیەکی بچووک کوڕێکی بارزانی کە 22 ساڵی تەمەنە خاوەنی یەک زانکۆی گەورە خاوەنێتی بەڵام کسێ فەقیرێک کە 99 نمرەی هێناوە کورسێکی پێ ڕەوا نابینن ئەمە تەحمل ناکرێ ئەم کچە ئەم خوشکە ئەم خانمە چی دیکە وڵات بە وڵاتی خۆی نازانێ چونکە دەزانێت کە ئەو تەنانەت 12 ساڵ خوێندوویەتی زەحمەتی کێشاوە چاوی خۆی چۆر کردووە ئیمتحانی داوە دەرچۆ نمرەی باشی هێناوە بەڵام دیستان جێگاکەی وی دەدرێ بە کوڕە مەسئولێک دەدرێ بە کوڕە بارزانیەک بە کچە بارزانێک ئەمە نایەتەوە ئەوە هەبێت وڵات هەر بەرەو چۆلی دەڕوا وڵات هەر بەرەو پەنابەری دەڕوا خۆیان ئاو و ئاگر داوێن بۆ ئەوەی کە بڕۆن لە جێگایەک بتوانن سەروەری و غیرەتی خۆیان نیشان بدەن سەروەری خۆیان ناسنامەی خۆیان پێکەن ناسنامەی تاکی کوردی ئەمڕۆکانە خەڵکی باشووری کوردستان هەز ناکە ناسنامەی وی لە باشووری کوردستان دەستەبەر دەبێت بۆیە بە هەموو قیمەتێک هەڵدەستێ دەڕوا ئەوەی کە ئەوان دێنن ئەوڕۆکانە ئەو مبەڕیرانە دێننەوە ئەو قسانە دەکەن باشترە کە بە خۆیاندا بچنەوە و بێن و ڕشێت بکەن لێکۆینەوە بکەن لەسەرەوەی کە بۆچی کۆمەڵانی خەڵک لێیان ناڕازەیە ئەو مبەڕیرانە ئەو بیانوانەی کە ئەوان دەیهێننەوە دەمێک دەبێت تا کوردی ئێران دەمێک دەبێتە پاکە دەمێک دەبێتە نازانم چی داگیرکە ئەمە نەفایدەی هەیە ئەمە فایدەی نییە ئەوانیان بە تاقی کردوێتەوە باشترە دەست هەڵگرن لەوانە و بێن بزانن ئازاری خەڵک ئازاری کۆمەڵانی خەڵک لەکوێیان میلەتی کورد لە چی ناڕازیە میلەتی کورد ئەمڕۆکانە لە ناعەدالەتی ڕازیە لەوە ناڕازیە کە جیاوازی زۆرە لە نێوان خۆیان و ئەواندا حقیقت ئەوەیە کە ئەو بنەماڵەیە برێز کەریمی داخوایانیان مەسرور بەرزانی بێعەدالەتیە خۆ ئیسرارکردن و دەوامکردن نیشان دەدا یعنی ئەv دیارە تڕیا چارەسەریە لەگەڵ حکوومەتێ نینە حەتەنەها نا ئەوە حقیقت ئەوەیە کە کۆمەڵانی خەڵک کە دەبینن چارەسەری نییە دەست دەدەنە ئەوەی کە خۆیان بە کوش بدەن یعنی خەڵکم پێشک دێ لێرە دەڵێ ئەمن دەڕۆم خۆم بە ئاواگردا دەدەم مردنم باشترە لەوەی کە لێرە ناعەدالەتی قبول بکەم مردنم باشترە لەوەی کە 3 مانگ 4 مانگ مەعاش نەدرێت ئەخر خۆ برە هەواڵە باشی باس کرد ئەوان دەیانکوت ئەگەر نەوت سێری بڕاتە سەرێ هەموو پاشماوەی موچە ئەوە تاوە چەند مانگە سێری نەوت 2 قات بووتەوە بەڵام ئەوان دیسانەکانە پاشەکەوتی خەڵکیان هەر خواردۆ نایدەنەوە و ئەمانە مەپارەیەکی زۆر لە بودجەی مانگانە و ساڵانەی حکوومەتی هێمی کوردستان ونە ئەو باش دەزانێت لەکوێیە پارەکە کوڕەکانی بارزانی باش دەزانن پارەکە لەکوێیە و چۆن دزراوە و چۆن ئاودی و کراوە چۆن دراوە بە داگیرکەرێکی وەکو ئۆردۆغان و لەوێ سەرمایە گوزاری کراوە بۆیە کۆمەڵانی خەڵک تەنانەت ئەو کەسەی کە زۆر سادەیە کلاسی 6 ئیبتیدایی یا 4 ئیبتیدایی یا کابراایەکی کرێکاری سەرجادەش ئەم ڕاستیانە باش دەزانێ ئەوان باشترێک کە چی دیکە پێیان وان نەبێت کە خەڵک کوێر دەکەن خەڵک دەجێلێنن خەڵک ڕوون بۆتەوە خەڵک ئەو ڕۆکانە وریایە دەزانێت کە بەروبوومیوی بە جێگایەکی زۆر ناڕازدا دەڕوا زۆر بە ناعەدالەتی دەچێتە کیرفانی ئەوانەوە بۆیە ئەو خەڵکە کاتێک دەبینێت کە دەسەڵاتی نەکە کە ئەوانە لابە بە ئینتخابات نەکرا بە زۆری نەکرا بە شەڕ نەکرا بە کەوابێت ئەوان دەڵێن کاکە بە ئێمە چیدی کە دوا ڕۆژمان لەوە خراتر نەبێ هەڵدەستن دەچن بۆ وڵاتێک کە بەڵکو لەوێ ناسنامەیەکیان بدەنێکە کە خۆیان بن کە وەک ئیسان تەحملیان لەگەڵ بکەن ئەوان بیستویانە کە لە ئەوروپا هەر کەسێکی کە لەوێ ناسنامەی پێدرا وەکو ئیسان لەگەڵی دەجوڵێنەوە بۆیە ئەم توێژە ئێستا کوونێ ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێ کە بۆ ئەوەی کە بکەونە سەروەری خۆیان بۆەوەی کە کەونە ئەوەی کە ناسنامەیەکی غیرەت بۆ خۆیان پەیدا بکەن ڕوودا وڵاتانی ئوروپی دەکەن نەخێر ئەوانە باشترە ئەو ڕۆکانە کە ئەو کارەستاتە لە بێلاڕوس و لە پۆلە ناقەوماوە هەموو دنیا چاومان لێ دەکا و هەموو دنیا دەزانێ ئەوانە نە لەبەر نان هەڵاتون ئەوانە نە لەبەر ئازاد لەبەر ئەوە هەڵاتون بەڵکو لەبەر ناعەدالەتی
ئەم توێژە لە سەرکردەکانی کورد هەڵاتون کە ئەوان لە بە حەشتێکی بەریندا دەژین، ئەوان لەو پەڕی خۆشیدا دەژین، سارەی وان زیاتر لە 20 دەفتەر بۆ کوڕەپچووکەکەیانە، ئەنواعی سیارە و تیارەی شخصی هەیە بۆوان، بەڵام تەنانەت کارەبای شەویش نییە بۆ هاوڵاتی کوردستان. کارەباکەش شەوێت 4,000-5,000 دەڕوا، نەوت ئێستا زستانە، ئێستا بەفر لە شۆستانەکانی کوردستان کەوتۆ، ئێستا نەوت دابەش نەکراوە، بەڵام ئەوان تا ئێستاش نازانن سەرمایانی چی. بله gelek spas birêz Elî Kerîmî nivîskar û şîrovekarê siyasî gotibû mêvanê me ji bajarê Slêmaniyê em ji we re dibêjin şeva we xweş bê gelek spas belê